ناوم بورهان ئەحمەد عەبدولکەریمە، خاوەنی پرۆژەی باران لە شێوازی قەفەزی هەڵواسرا و لەسەر دەریاچەی دەربەنیخان. توانای پرۆژەکەم 200,000 ماسیە بۆ یەک وەجبە و بیرۆکەکە لە چەند شوێنێک لە چەند سایتێک و لە چەند شوێنێک کۆکراوەتەوە و توانیمانەم پرۆژەی لێ دروستکەین کە تەسمیمی پرۆژەکە خۆم دامناوە ئێستا. تەسمیمەکەم بۆ کردووە و تەجروبەم بۆ کردووە کە حەوزێکم دروست کردووە بۆ ماوەی 2 مانگ ماوەتەوە لە حەوزەکە لە ئاوەکەی و دواتر گۆڕانکاریەکمان بەسەرا هێناوە و باقیاتی حەوزەکانمان لەسەر دروست کردووە. چەند ساڵە دەست پێ کردووەوە لە سەرەتای دەست پێکردنەوە بۆ نمونە ینی داڕێژەری پرۆژەکە خۆی جێبەجێکارەکەی ئەندازیاری تایبەت بوون بەم پرۆژەیە یانەوەیە کە خۆتان و کرێکار بوون دەستان پێ کردووە؟ ئێمە سەرەتا بۆ ماوەی 4 ساڵە بێت، ساڵی چوارەمە ئێستا بەردەوامین لە ئیشکردن لە پرۆژەکەیە. لە بەخێوکردنی ماسیەکە لە یەکەم وەجبەمانە ئەندازیاری تایبەتمان هەبووە و هەتا ئەم دەقەیەش ئێستاش هەر ئەندازیاری تایبەتمان هەیە و سەرپەرشتی پرۆژەکەمانەکات. ئەم ئەندازیارە خەڵکی کووردە بۆ نمونە لە کوردستان بەکارتان هێناوە یان هی دەرەوەی هێناوتانەوە؟ ئەم بیرۆکەی پێتان وایە لە چه وڵاتێکە زۆر باوە؟ ئەم بیرۆکەیە زیاتر لە وڵاتە ئەوروپیەکانە باوە، لە سینە زیاتر باوە. ئەندازیارەکەشمان ئەندازیارێکی کووردە کە اختصاصی خۆی پەروەردەکردنی ماسیە. ئێستا ئەم جۆرە ماسیانە سەر بەحر ڕەنگە کەسێک کە پرسیاری لێکێڵی لەسەر بەحر پرۆژێکی بەخێوکردنی ماسیم هەیە زۆر پرسیاری لای دروستێ بێ، باشە لەسەر بەحر چۆن ئەم پرسیارە بۆ ئەم ماسیانە لەگەڵ ماسی تر تێکەڵ نابێ؟ ڕووکەشەکەی لەسەر بەحر شتێک بینی جیاکرێتەوە لەگەڵاوەکە لە خوارەوە چۆن ئەم ماسیانە تێکەڵ نابن بۆ بەتایبەت کاتی گرادانان لە وەرزی گرادانانە گرەکەی گرای ئەمانە چیان لێت و ئەم ماسیانە ناویان چییە؟ ئایا هەموو ماسیە دەتوانێت لەم پرۆژەیە بەخێو بکرێت؟ ئەو ماسیانەی کە لە هەرێمی کوردستانە توانای ژیانیان هەیە هەموو ئەتوانرێت لەم پرۆژەیە بەخێوکرێ، بەڵام بە کاتی جیاواز بۆ گەورەبوونی تا گەشتن بە فرۆشتنی کاتی جیاوازی ئەوێت. هۆکاری گیان تێکەڵ نەبوونی ماسی ئێمە لەگەڵ بەحرەکە گەڕێتەوە بۆ ئەو دوو شەبەکەیە. شەبەکەی یەکەمیان پارێزگاریە، شەبەکەی دووەمیان ینی بە دوو شەبەکە دانراوە. ئەم شەبەکەی یەکەمیان ئەمە هۆکاری وردی کونی شەبەکەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی گەرای ماسی وردی بەحرەکە داخلی حەوزەکە نەبێت لەبەرەوەی زەرەر بە ماسیەکانی خۆمانەگەێنێ، عەلەفی ماسیەکانی خۆمانەخوات. و دووەمیشان بۆ پارێزگاریە لە حاڵەتێکە ئەگەر شەبەکەی یەکەممان دڕا شەبەکەی دووەم ئەیگرێتەوە و کاتی واژ هەبووە کە هەردوو شەبەکەکە هەر تووشی ئەو حاڵەتە بووە، تووشی کوونبوون بووە و چەند ماسیەکمان ڕۆشتۆتە بەحرەوە و لە دەستمان ڕۆشتون. چەند مەتر لە خوارەوەی ئەم شەبەکەیەوە گەر بۆ نمونە کونی تێبوو بێەوە چۆن پێتان زانیوە؟ کەسی تایبەتان هەیە لەوان لە ژێرەوە سیر بکە و تحقیق بکە؟ قوڵی حەوزەکان 5 مەترە بۆ خوارەوە. لە حاڵەتی کوونبوونیشە هەستی پێکرێت ئەکەوێتە بینی هەردوو شەبەکەکەەوە ماسیەکە و لە دەرەوەی حەوزەکەش تۆڕدا ئەنین بۆ ئەوەی لە کاتێکە هەردوو شەبەکە تووشی دڕان بوو لە تۆڕی دەرەوەی حەوزەکە ماسیەکە ئەگرێت و پێزین ڕۆژانە متابعی ئەوە ئاکەین. ئێستامە چی پێڵێن ئەم خانانە؟ هەرێکیان و مەقتەعی پێڵێن یا حەوزێکی پێڵێن؟ هەر مەساحەی هەموو پرۆژەکە چەندە؟ مەساحەی پرۆژەکە بە دیاریکراوی هەر حەوزێکمان 8 مەتر بە 9 مەترە، ینی هەر پارچەیەک ئەمە حەوزێکی پێڵێن 8 مەتر بە 9 مەترە. یەک حەوز توانای 25,000 ماسی هەیە کە داخڵ بکرێتایە. 8 حەوزی لەم قیاسەمان هەیە کە سەرجەمیان ئەکاتە 200,000 ماسی. پێمەوە سەر پرسیارەکەی پێشوو گرای ئەم ماسیانە چی لێت؟ تێکەڵ بە بەحرە بێت یا ئەم تۆڕەی کە باست کرد گراکە وەرەگرێەوە تۆ جارێکی تر بۆ نمونە توانی ماسی تر بەرهەم بێنی بە هەمان شێواز لەناو حەوزەکەی خۆتە؟ نانەخێر، ئێمە هیچ سوودێک لە گەرای ماسی خۆمان نابێنین. ئەگەر لە حاڵەتێکە گەراش دانێت لە حەوزەکە ئەفەوتێ لەبەرەوە شێوازی تایبەت هەیە، مەفقەس هەیە، پێویستە لە مەفقەزا بێ و کەشی تایبەتی بۆ دروست کرێت، تایبەتمەندی خۆی هەیە لە ئێمە ناتوانین لێرەیە گەراکانمان بەرهەم بێنین ئەفەوتێن. ماسی لەکوێوە بۆیانەوە؟ ماسی لە هەرێمی کوردستان،
لە ئێرانەوە بۆمان هێناوە لە بەڕێوەبەرایەتی کوشت و کاڵ هۆبەی سامانی ماسی یارمەتی دەرمان بوون بە دەرەجەی یەک ئەوان زۆر یارمەتیان داوین تاکو ئێستا نزیکی 300,000 پەنجە ماسییان بۆ ئێمە دابین کردووە. ئێستا خاوەنی چەند دانە ماسیت و خستنە بازاڕی ماسیەکان چۆنە بە چه شێوازێکیان خەیتە بازاڕەوە؟ لە ئێستا زۆر دیار نییە خاوەنی چەند دانە ماسین لەبەرەوەی لی فرۆشراوە بەڕاستی، بەڵام بازاڕیش هەر ئاسایی وەکو هەموو حەوزەکانی کە ماسی بڵین ئەو کەسانەی کە تایبەتن بە کڕین و فرۆشتنی ماسی لە بازاڕە بەوانەی ئەفرۆشێتوە کەوێتە بازاڕەوە. خەڵک جیاوازیان لەگەڵاکە لەگەڵ ماسی بەحرا بەڕاستی لە تام و لە بۆ ناسینەوەی ناڵێ ئەمە ماسی بەحر نیە ماسی حەوزە؟ خود لە ڕاستیە جیاوازی هەیە، ئەم ماسیە لەگەڵ ماسی حەوزی گڵا جیاوازی زۆرە لەبەرەوەی ئەمە کەشی ئەم ماسیەکە ئەو شوێنەی کە تایە بەخێوەکرێ بۆ نمونە ئۆکسجینی تواوە لە لێرە 7.2 کە لە حەوزی گڵا 2 بۆ 3ە نیسبەی ئۆکسجینی تواوە 2 بۆ 3 لێرە 7.2 تا 7.5 ئۆکسجین کە ئەمە زۆر سوودمەندە بۆ ماسیەکەی ئەمە لە ڕوویەکەوە لە ڕوویەکیکەوە لە تامی شافەرقی هەیە لەبەرەوەی هەندێک جار حەوزە گڵەکان ماسیەکان تامی خۆڵ ئەیە، بەڵام ئەم حەوزانەی ئێمە لەبەر ئەوەی بە هیچ شێوەیەک نزیک نین لە خۆڵەوە تامێکی تایبەتی خۆیان هەیە نزیکە لە تامی ماسی بەحرەوە. واتە نابێتە ماسی بەحریش؟ نابێ بە ماسی بەحر لەبەرەوەی بە عەلەف بەخێوەکرێ. بەڵێ ئێوە چۆن بۆ نمونە ئەم شوێنەتان دیاری کرد؟ پێتان وایە لەناو بۆ نمونە سەر سەدی دەربەنی خان شوێنی لەمە باشترتان شک نابێت، چۆن شوێنەکە دیاریەکەن کە ئێرە بۆ پرۆژەکەیەوە باشە؟ شوێنەکەی ئێمە تاوان مۆڵەتمان هەیە، مۆڵەتمان وەرگرتووە و شوێنەکەشمان وەرگرتووە لە بەڕێوەبەرایەتی کوشت و کاڵەوە شوێنەکە بەبێ بەرامبەردراوە بە ئێمە لەبەر ئەوەی پرۆژەکەمان نمونەیە. ئەم شوێنەش کە دیاریمان کردووە هۆکارەکەی لەبەر بوونی ڕەشەبا و شەپۆل ئەم شوێنەمان دیاری کردووە کە سێ لای وشکانیە بۆی تەسیری شەپۆل کاریگەری زۆر نەبێت لەسەر حەوزەکانمان لەبەرەوەی شەپۆلێکی بەهێز ئەگەر هەبێت تووشی شکان و زەرەرمان نەکات. چەند جۆر ینی لە هەرێمی کوردستانە پرۆژە هەیە وەکو ئەمەی تۆ بێ و ئەوانی تر و ئەمەی تۆژە دوهازە جۆرە ماسیەک بەخێوەکەن و لەم پرۆژانەیە ئەتوانی هەموو ماسیەک بەخێوکی یا ماسی تایبەتی هەیە؟ بەڵێ لە هەرێمی کوردستانە ئێستا 4 پرۆژەی لەم جۆرە هەیە کە خاوەنی مۆڵەتن، دوانیان لە بەنداوی دەربەنی خانە، دوانیان لە بەنداوی دوکانە. و ئێستا حاڵی حاضر من 4 جۆر ماسی لە پرۆژەکەما هەیە، کارب هەیە، گراس هەیە، سلڤەر هەیە، جۆرێکی کە هەیە کە لە ئێرانەوە هێناومە پێڵین خاویار ئەو جۆرە ماسیەی کە گەرایەکی گرانبەهای هەیە بۆ وەکو کاڤیار کە ناوی کاڤیارە ئەوە بەکار. ئەو
جۆرە ماسییان چی لەکەیت تێکەڵ بەوانی تریەکەی یا هەر یەکیان و لە حوزێکە داهانی هەر جۆرە تێکەڵە کرێت ئێمە پێویستمان بەوەیە ئێستا سلڤەر پێویستمان بە سلڤەر هەیە بۆ پاکردنەوەی شەبەکەکانە بۆی شەبەکەکان کونی شەبەکان نەجێ و دەورانی ئەو بە بەردەوامی هەبێت بۆ ماسیە بەو سلڤەرە بەڵێ سلڤەرەکە زیاتر پاکردنەوەی شەبەکەکانە لەگەڵ گراسەکەیە هەردووکیان ئەو ماسیە چۆن ناتوانێت ئەو پاکات ئەو خەڵتەیە کە شەبەکەکە ئیگرێ ماسیەکەی خوات ڕۆژانە ئەیخوات و نایڵێت ئەستور بێ بە شەبەکەکە و کونی شەبەکەکان قەپات کات ئێوە بە زۆری سوود لە کام جۆریان وەرەگرن و لە بازاری هەرێمی کوردستاندا کام جۆر ماسی زیاتر ئەفرۆشرێوێ و ڕۆژانە دەیبێ لە بازاڕەکانەوە بەڵێ لە هەرێمی کوردستانە ئێستا ئەوەی کە زۆر ناسراوە جۆری کاربە کاربەکە بە دەرەجەی یەک لە بازارڕا سەرڤە بێ دواتر گراز دواتر سلڤەرەکە سەرڤە بن لە بازارە ئێستاەوەش بە زۆری کامتان هەیە کاربمان زیاترە بەڵێ خاویارەکە چی کەسی تایبەت دێ بۆ یان خاویارەکە چەند ماسیەکم هێناوە بۆ تاقیکردنەوە بەس کە لە وڵاتی ئێرانەوە هێناومانە کە چەندانەیەکمان هێنا بۆ تاقیکردنەوە وتمان بزانین تا چ ڕادەیەک توانای ژیانی هەیە لەم دەریاچەی خۆمانە و لەخوا بەزیابێت نەجاحەتیشی هێنا و تاکو ئێستاوە نزیکی ساڵێکە لە حوزەکانان توانای گەورەبوون و توانای ژیانیان هەبووە ئەوم بۆ باس بکە کێ ڕۆژانە سەرپەرشتیەکە و چۆن دەیفرۆشن بە چیان دەفرۆشنەوەوانە کە دێن کڕیارن کێ پێیان دەفرۆشێ ئەو سلسیلەم بۆ واز بکە بە هەمووشی بەڵێ سەرپەرشتیکردنی پرۆژەکە خۆمان بە دەرەجەی یەکەم خۆمان سەرپەرشتی پرۆژەکە ئەکەین ئەندازیاری سەرپەرشتیارمان هەیە هەفتانە متابعی پرۆژەکە ئاکات و ماڭانەش پێویستە لەبەرەوەی هۆبەی سامانی ماسی داوای راپۆرتمان لێکەن ماڭانە راپۆرتی خۆمان ئین بە هۆبەی سامانی ماسی لە کەم و کوڕیمانە پرسنەوە لە پێویستیمانە پرسنەوە و یارمەتیان داوین وەکو یارمەتی ئێستا کە بڵین قەیرانی داراییە لە ئەم چەند ساڵی یەک دو ساڵی ڕابردوو زۆر توانیان نەبووە بەهۆی قەیرانی داراییەوە بەڵام پێشتر علەفیان بۆ دابین کردوین بە نیوە قیمەت و پەنجەماسیشیان بۆ دابین کردوین بە نرخێکی هەرزان شوێنی فرۆشتنی ژێمە لە سلێمانی خۆمان شوێنی فرۆشتنیمان هەیە شوێنی برژانن و فرۆشتنی ماسیەکەشمان هەیە لە گەڕەکی شێمحێدینە باسی لە با بڵێن سەرچاوەکانی داخێوکردنی ماسی و لایەنی کەونیدار بە تایبەت حکوومەت کرد ئەمە پرۆژەیەکی کردی تایبەتە حکوومەت هیچ سلفەیەکی پێداوی لە دروستکردنی پرۆژەکەیەوە ئێستا لە وەرگرتنەوەی چی وەروەها لە هاوکاریەکانی دوای بۆ نمونە هاتنی قەیرانی دارایی هاوکاریەکانی ئێستا بە تەحدیدی چی و چین کە بۆتانە کردەوە پێتان وایە گەر حکوومەت زیاتر هاوکارتان بکەوە توانن ڕێژەی دابینکردنی ماسی لە بازاڕە زیاتر بکەن بۆ نمونە ڕێژەکە بەرزتر بکەنەوە لەوەی کە خەڵک پێویستی بە ماسی دەرەوە نەوێ بیهێنن بەڵێ ئێمە هیچ پێشینەیەکمان وەرنەگرتووە ئەوەی کە کراوە و دروست کراوە لەسەر حسابی خۆمان کراوە لەبەر هیچ پێشینەیەکمان وەرنەگرتووە لە حکوومەت ئەوەی کە بۆی دابنکردوین تەنها شوێنەکەی کە مۆڵەتی یاوە پێمان و شوێنەکە یاوە پێمان بۆ دروستکردنی پرۆژەکە یارمەتیەکانیش وەکو باسمان کرد بۆ 2 ساڵە بێ یارمەتیەکان وەستاون وەکو حکوومەت هیچ جگە لە دابینکردنی پەنجەماسی و علەف کە 2 جار تا ئێستا بۆیان دابین کردوین بە نیوەی نرخی بازار هیچی کە دابین نەکراوە بە تایبەتی ئەم ساڵی ڕابردوو هیچ توانایان نەبووە بەڕاستی وەزارەتی کشتتوکاڵ توانای ئەوەی نەبووە هیچ یارمەتیەکمان بە پێتان وتون وەڵامیان تەنهاوێ توانامانیە بۆی قەیرانیدارەوە یان چونکە ئێستا با بڵێن وەزارەتی کشتتوکاڵێکی کە لە وەزارەتە توان بڵێم ئەکتیڤەکان لە وەزارەتەکانی ترکە بەتابەت لە ڕێگەی وەزیریەکەەوە زۆر باز لە پەرەپێدان لە کردی کشتتوکاڵ سەرچاوەکانی ماسی هەموومانە ئەکا بەڵێ داوامان کردووە بەڵام وەڵامیان تەنها ئەوەیە قەیرانی داراییە وەکو وەزارەتیش ڕێز و سوپاسیان پێشکەش کردوین بۆ پرۆژەکە کە نمونەیە و بەڕێوبەری چەند بەڕێوبەرێکی بەشەکانی کشتتوکاڵیش هاتوون دەستخۆشیان لێ کردوین و پرۆژەکەیان بینیوە سەرسامی بوون بەڕاستی.
پرۆژەکە تازەیە تەجروبەی نییە لە هەرێمی کوردستانە ئێمە توانم سەرەتا بووین وەکو تەجروبە بۆ پرۆژەکە بە دڵنیاییەوە هەموو پرۆژەیەکی تەجروبیش لە سەرەتاوە خێر نایاتەوە هەتاکو دەستنیشانی بەرنامەی بە خێوکردنی ماسیەکە بە چه شێوازێک سوودی زیاترە بێ بۆ پرۆژەکە و بۆ هێنانی ماسیش ئێمە پێویستە لە سەرمان هەموو وەجبەیەک ماسی لە دەرەوە بێنین واتە بیکڕین لە بازاری ڕەشا بیکڕین یاخود ئەگەر لە بەڕۆبەراتی کوشت و کاڵەوە هەبێت لەوێ وەریگرین و داخلی حەوزەکانی کەین وەکو حەجمیش چەند حەجمێک داخڵەکرێت لە پەنجەماسیەوە کە لە 5 غرامەکە کێشەکەی هەتاکو توانی هەتاکو نیو چیلۆ هەتاکو چیلۆش داخڵکەیت بە خێویکەی لە پرۆژەکانە ئەمە لە بە بازارکردنی پێشەخات هەتا ماسێکە گەورەتر بێ بازارخستنی پێشترەکەوێت دابینکردنی ئەلەف و ماسی بۆ خۆت چەندە لە سوودی دابەزێنێت زیاتر کولپەکە کاتە سەر خۆت کولفەی هەمووی لەسەر خۆمە چونکە وا بۆ 2 ساڵەچێ لە هیچ لایەکەوە یارمەتی نەدراوین هەموو تێچووی پرۆژەکە هەمووی لەسەر شانی خۆمانەوە دڵنیاییەوە لە سوودی کەمەکاتەوە ئەگەر لایەنێک یارمەتی دەرمان بێ بۆ نمونە وەزارەتی کوشت و کاڵ بتوانێت یارمەتیمان بات و بتوانێت هانمان با بۆ پێشخستنی پرۆژەکە بە دڵنیاییەوە سوودمان زیاترە بێت. کاک بوران ئەوەی کە پێویست بوو ئێمە لەسەر بەحرەکە باسمان لەوە کرد لەسەر ئاوەکە کە ئەو پرۆژە نوێیی کە تۆ داتێناوە لە هەرێمی کوردستانە هەنگاوەکانی ئێوەمان باس کردو ئێستا ئێرە بازارە پێشوی کە بێمە سەر ئەو پرسیاری کە ئێوە چۆن دەیخێنە بازارەوە ماسیەکانم ئێوە پرسیارە لێ بکەم کە خۆراکی ماسی چی و چی ئەدەنێ ئەو علەفەی کە باست کرد چی و چیەوە ئایا سوڕی متبوونی هەیە ماسی بە پێی وەرزەکان خواردنەکەی فەرقەکە ئەگەر فەرقەکە هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە بەڵێ علەفەکەی پێگاتوە لە چەند مادەیە کە گەنمە شامیە سۆیە پرۆتینە لەگەڵ چەند بڵێن مڵتی ڤیتامین و کۆمەڵێ لەم بابەتانەی تێئەکرێت ڕۆژانە نزیکی 500 کیلۆ علەفە دەین بە ماسیەکان ئێمە بە دووژەم لە بەیانیانە و لە ئێوارانە تەوانەوە بە پێی کەمێتی ماسیەکە و کەمێتی کە داخل کراوە لە حەوزەکانە و نیسبەیە ئەگۆڕێت بەپێی کەم و زۆری ماسیەکەیە لە سووڕی مدبوونیش هەیە بەڵێ لە وەرزی زستانە ئەگەر دەرەجەی بڵین پلەی گەرمای ئاوەکە دابەزێت بۆ ژێر 15ەوە ئەو ماسیە ئەکەوێتە سووڕی مدبوونەوە خواستی خواردنی کەمە بێتەوە هەتا تا ڕادەیە کە ناشیمێنێ بە هیچ شێوەیە خواردن ناخوات هەتاکو پلەی گەرمای ئاوەکە جارێکی کە بەرزە بێتەوە دیسانەوە لە بەرزبوونەوەش لە تایمێکی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە پلەکە بگەشتەوە 35 دەرەجە جارێکی کە ئەکەوێتەوە سووڕی مدبوونەوە دیسانەوە ئارەزووی خواردنی نامێنێتەوە لەو ئێستا باس لەوە کە ڕۆژانە 500 کیلۆ لەو کاتێک کە پلەی گەرمی ئاوەکە دێتە ژێر 15 کە ئەکەوێتەوە سووڕی مدبوونەوە خواستی ینی خواردنی کەمتر دەبێتەوە ڕۆژانە چەند کیلۆ سەرفەکەن ڕۆژانە زۆر کەمە بێتەوە احتیمال لە بگاتە بەلایەنی زۆرەوە چێتە 50 کیلۆ
50 کیلو على بەڵێ لەو کاتانەیە کە ئەیکەونە سووڕی متبوونەوە ئیشتیای خواردنیان نامێنێ ینی زۆرە چێتە 50 کیلۆ. زۆر باشە. قۆناغی گواستنەوەی ماسی لە ناو حوزەکانەوە لە ناو پرۆژەکەەوە بۆ ناو بازار کە ئێستاێرە دیارە ئەم دوکانەیەوە شەر تایبەتە بە پرۆژەکەتانەوە لێرە بەدانەش دەیفرۆشن بە هاوڵاتیان. چۆن ماسیەکە لە بەحرەکەەوە دەگوازنەوە بۆ ئێرە لە ئاوەکەەوە؟ ئێمە سەرەتا لە حوزەکان کە ماسیەکە دەرەکەین بە بەلەمی تایبەتیمان هەیە لەگەڵ ئەو بەلەمە خەزانێکی تایە ئاو ئۆکسسیجینی بۆ دابین کراوە ماسیەکە ئەکرێتەوە بەلەمەوە ئەو ئۆکسسیجینی بۆ بەکار هاتووە تا ئەگاتە لای سیارەکە لەسەر وشکانی جارێکی کە لەوێەوە نەخڵەکرێتە ناو سیارەکەەوە بە هەمان شێوە ئەو سیارێش تایبەتیە بە گواستنەوەی ماسی ئەویش جارێکی کە ئەو ئۆکسسیجینی بۆ بەکارێ ئۆکسسیجین بە بەردەوامی لەسەرێ بێ بۆی توانای ئەوە هەبێ ماسیەکە بگاتە شوێنی خۆی بۆ شێوازن ئەگوازرێتەوە تا ناو دوکان لە دوکانی ژەم حوزەمان بۆ داناوە جارێکی کە بۆ ئەوەی بمێنێتەوە کە لێرە بۆ ماوەی هەفتەیەک تا 10 ڕۆژ ئەمێننەوە بەبێ خواردن بێ ئەوەی هیچ خواردنی بەکاربێنین بۆیان لێرە ئەمێننەوە. ئەو ماسیانی کە دەیهێنن لە پرۆژەکەەوە بۆ ناو بازار بە ڕۆژانەیە بە هەفتانەیە ڕێژەی ماسیەکە چەندە بەپی ینی بە چه پێوەرێک ماسی دەهێنن؟ پێوەرەکە دیاریکراو نییە بۆ ئەو پرسیارت بڵین بەستراوە بە سەرفیاتی ڕۆژانەی بازاڕەکەیەوە ینی ڕۆژانە چەندێک پێویست بێ ئەگەر ماسی بۆ خۆمان بۆ ئەم شوێنەی خۆمان کە خەڵکانی یەن لای خۆمان ماسیە کڕن بە زیندوی و بە برژاوی شەیبەن و هەندێک کەسیش یەد لای ئێمە بڵێن بە کۆمەڵ ماسیەکە ئابات دیاریکراو نیە من ناتوانم بڵێم ڕۆژی تەنێک ڕۆژی 100 کیلۆ 200 کیلۆ ئەگۆڕێت ڕێژەکەی دیاریکراو نییە. زۆر باشە لە چه وەرزێکە بۆ نمونە ئەم ماسیە پێشتر باست کرد تام و با بڵێن خواستی هاوڵاتی لەسەر ئەم ماسیە تایبەتانەیەکەم پرۆژە تایبەتی تۆ لە نێوان ماسی ڕاستەقینەی بەحرا و ماسی ئەو پرۆژانەیە کە لە بەخێوکردنی پرۆژە ماسیەکاندا دێتە بازارەوە لەو نێوەندەیە لە چه وەرزێکە تۆ ئەبێتە ینی خواستی زۆر لەسەر ئەم جۆرە ماسی تۆیە لە کام وەرزە؟ زیاتر لە وەرزە ساردەکانەوە لە وەرزی زستانە خواست بە شێوەیەکی گشتی خواستی ماسی لە وەرزی زستانە زیاترە وەک لە وەرزە گەرمەکان. بۆ لە وەرزستانە خواستی ماسیەکانی زۆر وەڵا جاوە بەستراوە بە خواستی خەڵکەکەەوە خەڵکەکە لە کاتێک کە وەکو ڕۆژێکی ئەمڕۆ گەرم حەز بە خواردنی ماسی کەمترە بێتەوە ینی زیاتر لە کاتە ساردەکانە خەڵک حەز بە خواردنی ماسیەکات. لای تۆ ئەم ماسیانەی تۆ نرخی با بڵێن ماسیەکە بەرزۆ نزمەکە؟ بەڵێ بێگومان ئەویش بەستراوە بازارەوە بازاری گشتی ماسی بڵین نرخی ماسی لە بازارەکانە چۆن بێ ڕۆژانە لای ئێمەش هەمان شێوەیە و خوار بازاڕیشەوە لەبەرەوەی ئێمە ماسیەکە خۆمان بەرەممان هێناوە فەرقی هەیە ناچین لە بازاڕابی کرنجارێکی کە بێنین لێرە بیفرۆشینەوە ئێمە خۆمان بەرهێمە هێنینەوە هێنینە لێرە ئەیفرۆشین بۆ نمونە ئێستا ئێمە چیلۆیەک بە برژاوی چیلۆیەک ماسیین بە 10,000 دینار کە لە کەم شوێنی سلێمانی بەو نرخا فرۆشیە. قۆناغی ینی پاکردنەکەی وەروەها برژاندنەکەی چۆن هەمووی خۆتان تەرتیبی دەکەن ڕووی با بڵێن تەندروستیەوە ئێوە هەموو ئەو ڕێنمایانە جێبەجێەکەن؟ بەڵێ بێگومان. چۆن دەکرێت قۆناغەکەت؟ ماسیکە دوایەوەی لە حوزەکان دەرێنرێ کێشرێت و چێتە لێرە کاکزایر ماسیەکە پاکات هەڵە دڕێت و پاکی کات ئەشۆرێتەوە و یەکسەر بۆ سەر سینیوە چێتە فڕنەکەەوە نامێنێتەوە لە دەرەوە بە هیچ شێوەیەک دوای پاکردنی یەکسەرە چێتە فڕنەکەەوە بژێت.